گرنگت ئەنجامدا یەکەمیان لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کورد بەغداد بوو ببورن عێراق بوو پاشان لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا باسی چیتان کرد لەسەر چی ڕێکەوت؟ خۆی ئێمە کۆمەڵێک کۆبوونەوەمان هەبووە لە پەراوێزی کۆنفرانسی داڤۆس کۆبوونەوەیەکی کورتمان هەبووە لەگەڵ جەنابی سەرۆک وەزیران عیبادی و دوای ئەوە ئەمڕۆژ کۆبوونەوەمان هەبووە لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا لەم کۆبوونەوەدا کە دوو کۆبوونەوەی گرنگ بوون ئێمە باسی ئەو ئیشانەمان کرد کە هەتا ئێستا کراون ئەو کۆمیتانەی کە دامەزراون لە بینی هەردوولا کە باسی مەطارات کراوە باسی معاشات کراوە باسی سودود کراوە باسی ئەمان ئەم شتانە هەمویان ئێمە دیسانەوە بڕیاری ئەوەمان دەهر لەو کۆبوونەوەیە گوتمان با کۆبوونەوەی تر بکەین لەسەر بە تایبەتی مەسەلەی نەوت کە دوێنێشەوە ئەو کۆبوونەوەیە کرا لە بینی هەردوولا و ڕێککەوتوین لەسەر ئەوەی کە دیسانەوە کۆبوونەوەیەکی تر لە هەفتەی داهاتوو بکرێتن بۆ ئەوەی بگەین بە هەندێک چارەسەر طبیعی بە تەکید چارەسەرەکان هەمووی ناتوانین تەوەقع بکەین هەمووی بە یەک جار دەکرێ ئێمە کێشەکان گەورن بەڵام ئێمە پێمان وە هەر لە ئێستاوە حتا دەگاتە هەڵبژاردن دەکرێ هەندێک پرسی گرنگ وەکو مەطار و مەسەلەی معاشات و ئەمانە ئینشاڵڵا چارەسەر ئەنجامی کۆنکرێتیمان پێ بڵێ سپاس دەکەین لە کۆبوونەوەکانەوە وەروە سبەی بەنیازین لەگەڵ کێدا کۆبوونەوە سبەی بەرنامەکەمان سبەینێش بەردەوام دەبێ سبەینێ ئەکیت هەندێک کۆبوونەوەمان هەیە خۆ ڕۆژانە ئێوە ئاگۆتان لێ معلومە لەگە نازانم ئێستا بڵێم بزەبت لەگەڵ کێ کۆ دەبینەوە و ئەنجامی کۆنکریتی چە؟ ئەنجامی کۆبوونەوەکان بە شێوەیەکی گشتی زۆر باش بۆ کۆبوونەوەکانی ئێمە دەتوانم وا تەقیمی بکەم کۆبوونەوەی باشمان هەبووە طبعاً خۆی ئەم کۆنفرانسە فرسەتێکە بۆ ئەوەی یعنی تۆ بتوانی لەگەڵ لانی تر لەگەڵ ئەوروپیەکان لەگەڵ ئەوانەی کە بەشدارن لەوە لە پەراویزی کۆنفرانسەکە قسە ئەوە بکە یعنی تەوەقع ناکەی شتێکی گەورە لەم کۆبوونەوە ئەو ببێ بەڵام مهم ئەوەیە تۆ هەوڵێکە بۆ ئەوەی تۆ بتوانی خەڵکێک ببینی و ڕاو بۆ چوونی خۆت کوردستان چاوەڕی وەڵامێکی خۆشن بەڕێسان بڵێن ئێستا بەغداد چۆن چارەسەری پرسی موچەون بە تایبەتی کنەوەی فڕۆکەخانەکان زۆر گرنگن و خۆی ئێمە وتێتی ڕێکەوتون کە هەموو نەوت بدرێت دەدەست ئەوان ئەوەی کە لە بەیانی ئەوان دەهاتوە ئەو بەیانەی کە دەریان کردووە ئەوەیان بە حقیقت دوورە لە ڕاستی ئێمە ئەسڵەن ئەو شتانەمان هەر باس نەکردووە ئەوەی کە لەوێ باس کراوەوە گلەیشمان کرد لەوان کە نەدەبووە ئێوە ئەو بەیانە دەربکەن چونکە حقیقت ئێمە ئەو شتانەمان باس نەکردووە هیچ یەک لەو پرسانە باس نەکراوە زۆر بەداخەوە بەو شێوەیە بڵاویان کردوتەوە وەکو ئەوەی مووقفی هەرێمی کوردستان زۆر وازەحە هەرێمی کوردستان دەیەوێ ئەو کێشانەی کە هەیەی لە چوارچێوەی دەستوری عێراقدا چارەسەریان بۆ بدۆزێتەوە ئەمە پێشتر گوتومانە و ئێستاش تاکیدمان کردووە لەگەڵ سەرۆک وەزیرانیش هەر بەو شێوەیە قسەمان کرد لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا گرنگێکی کۆبوونەوەکە خۆی گرنگ بوو طبعاً وەزیری دەرەوەی ئەمریکا ئێمە باسی کۆبوونەوەی خۆمانمان کرد باسی ئەو هەنگاوانەمان کرد کە لەگەڵ بەغدا هەتا ئێستا کردومانە ئەویش بە تاکید گوتی ئەمە فرسەتێکی باشە بۆ ئەوەی ئێمە ئەم شتانە لەگەڵ دوای ئەوە لەگەڵ بەغداش باس بکەین و هیوای ئەوەی هەبوو کە ئێمە بتوانین پێکەوە بگەین بە ئەنجامێک چیروان یەک پرسیاری دیکەم هەیە من ئەگەر بتوانم فەرموو باشە زۆر سپاس دەگوترێت ڕەنگە ئەبادی و سەرۆک وەزیران حکوومەتی عێراق لەگەڵ ترامپ کۆ بێتەوە ئایا بۆی هەیە من نازانم ئاگادار نیم ئێوەش لەگەڵ ئێمە هیچ بەرنامەی کۆبوونەوەمان لەگەڵ ترامپ نییە بەڵێ ئەی باشە ئەگەر بەم زوانە دەگەنە ئەنجام لەگەڵ بەغداد یعنی پێویستە هەفتی داهاتوش کۆبوونەوەی دیکە ئەنجام بدەن تا بگەنە ئەنجام بەتەواوی خۆی ئێمە هیوادارین بگەینە ئەنجام ئێمە هیچ فرسەتێک لە دەست نادەین بۆ ئەوەی بتوانین بگەین بە ئەنجامێکە لە مەسلحەتی گەلی کوردستان و گەلی عێراق زۆر سپاس سەرچاو مەمنون